پیغمبر عليه الصلاة والسلام بمعاذ فرمو برو وڵاخەکەت حازر کە زاد و خواردن و پێداویستەکانت حازر کە وەرەوە بۆ لام. معاذ کردی و گەڕایەوە. پێغمبەری خوا عليه الصلاة والسلام دەبینێ معاذ لە دەرگای مزگەوت وەستا و چاوەڕێی پێغمبەر صلی الله عليه وسلم هاتە دەرەوە دەستی معاذی گرت لەگەڵی ڕۆیشت فەرمی ئەی معاذ سوار بە سوار وڵاخەکەت بە. معاذ سواری وڵاخەکەی بووە و بەڕێگادا دەڕوات. پێغمبەری خوا عليه الصلاة والسلام بە پێ دەڕوات ئەو بە سواری پێغمبەری خوا عليه الصلاة والسلام بە پیادەی دەڕوات لەگەڵی دەڕوات يمشي تحت راحلته دەیەوێت وەکو باوکێک ئەو کوڕە بانگ خوازەی خۆی بەڕێکا بۆ ئێمە نصيحتي دەکات. دەفەرمێ يا معاذ إنك عسى ألا تلقاني بعد عامي هذا. أي معاذ لەوەی پێم نەگەیتەوە تۆ دەڕۆیت بۆ ئێمە لەوەی من نەبینیتەوە. ولعلك أن تمر بمسجدي هذا وقبري فەرمێ لەوەی کە گەڕایتەوە لە جیاتی من قبرەکەم ببینیتەوە. عندئذ انفجرت دموع معاذ رضي الله عنه. معاذ دەستی کرد بە گریان زانی ماڵ ئاواییە. دوایەوە دەستی کرد بە وەسیەتکردنی